پێکەوەژیان نێو پێکهاتەکانی کەرکووک دیارە مێژوویەکی دوور و درێژی هەیە لە سەرەتای مێژوویەوە کە ئەم شارە پێک هاتووە لە چەند نەتەوەیەک هەموو نەتەوەکان بەکو ئاشتیانە و بە پێکۆژیان ژیانی خۆیان بردوێتە سەر و بەتایبەتە ناو هاوڵاتیانی ئاسایی پێکۆژیان پەیوەندیشی زۆر توندوتۆڵی هەیە بەڵام بەداخەوە لێرە و لەوێ سیاسیەکانی ئەم شارە یاخود ئەم پارێزگایە وایان کردووە کە بە جۆرە لە جۆرەکان پێکاتەکان تا ڕادەیەک دوورکەون و لێک هەرچەندە کاریگەریەکی زۆری نەبوو لە سەریان بەڵام بەش بە حاڵی خۆی کاریگەری کردووەتە سەر هەندێک لە ئەو ئاشتی پێکۆژیانەی کە لە نێوان هاوڵاتیانی ئاسایی بوونی هەیە. دیارە پێکاتەکان لەم شارەیە وەکو هاوڵاتی هیچ کێشەیەکیان ئەوتۆیان نییە لەگەڵ یەکاوە ڕۆژانە بەریەکەوتنیان هەیە و ڕۆژانە مامەڵە و گفتوگۆ و کاروبارەکانی خۆیان بە پێکەوە بە شێوەیەکی ئاشتیانە و بەبێ جیاوازی پێکاتی یاخود بەبێ جیاوازی ئاینی و ئاینزایی ڕۆژانە ژیانی خۆیان بەڕێ ئەکەن وە گرنگە بۆ ئەم پێکهاتانە بۆ سەرجەم پێکاتەکانی کەرکووک زیاتر پرە بەم پێکۆژیانە بدەن و زیاتر هەوڵ بدەن ڕنگدانەوی هەبێ لە نێو کایەکانی سەرجەم کایەکانی ژیان و تەنانەت لە ڕووی بەڕێوەبردنی ئیداریەوە و لە ڕووی سیاسیەوە کاریگەریان هەبێ بەسەر ئەو چینە سیاسیەی کە پارێزگارەکە ئیدارادات تاکو لەو ڕوانگەیەشەوە پێکۆژیان ڕوون بێتەوە یاخود ڕنگ بداتەوە لە نێو چینە سیاسەکەشە. ايش السلمي في كركوك؟ أنا ألاحظ يعني بالنسبة لأهل كركوك الأصلاء وحتى الناس اللي دخلوا إلى كركوك عاشوا مع أهل كركوك لفترة زمنية طويلة، صار أكو مثلا تجارة وعمل ومثلا حتى موضوع الزيجات زواج فيما بين قوميات وطوائف مختلفة. تعايش السلمي بين هاي الطوائف وبين هاي الناس ممتازة يعني في درجة مميزة يعني. لكن الناس اللي يجون جدد إلى داخل كركوك يعيشون بها يستقرون بها يحسون هم غرباء على كركوك دخلاء على كركوك. أهل كركوك أيضا يحسون نفس الشيء. فممكن إنه في هذا الإطار ممكن مرات أكو هذا النوع من التشنج اللي يتعلق بوجود مشكلة في العادات وتقاليد وثقافات مو متقاربة وتكون متباعدة جدا. لكن بصورة عامة ككركوك موضوع التعايش السلمي طبعا بجهود الناشطين الشباب والمتطوعين وأيضا الفنانين وكل العناصر والكتاب والقراء كل اللي يشتغلون على هذا الموضوع جيدة جدا. فيما عدا موضوع ممكن الصراعات الطائفية والنزاعات اللي يصير بسبب القنوات السياسية أو بعض البرامج السياسية اللي تكون هدفها زج الروح القومية أكثر مما تكون روح الوطنية أو الروح الشعور الحس إنه أنت من أهل كركوك، إنه أنت اللي يربطك بهذا الأرض هو الأرض وليس اللي يربطك بهذا الأرض هو القومية أو الدين أو المذهب أو الطائفة. ممكن مرات يعرقل مسيرة التعايش السلمي في كركوك. طبعا ديارة لكركوك جيانك درو دريجة لبيكوجيان نەتەوەکان کورد عرب تورکمان کلد و ئاشور بێگومان لەگەڵ ئاین جیاوازەکانی شیعە سونە کورد ئێزیدی سابی مەندایی بۆ ئێمانە هەمووی مێژووک دوو درێژیان هەیە لە پێکەوەژیان و لە کارکردن و لە گەڕەکە زۆر تێکڵاوی هەیە لە خوێندن لە ناو بازاڕەکان بۆ ئێمە مێژووک دوو درێژی هەیە ڕوخمی ئەوش کە هەوڵدراوە زۆر هەم لەلایەن ڕژیمی بەعسی ڕابردوو کە ویست ئەم پێکەوەژیانە تێک بدایە لە کەرکووک بە یەک ڕەنگ خەڵک لێ بژێ و بێگومان ئەمە سەر نەکەوت لە دوای 2023 هەوڵێک شیوا درا کە بتوانن ئەو پێکەوەژیانە هەیە کە تێکی بدەن لە یەکیان دابڕن بەس بەقەنەتی ئێمە ئەوەی دەرکەوتووە ئەوەی سەلماندوتی ئەم پێکاتە ناو کەرکووک پێکەوە ناتوانن درەوە یەکتری بژێن ناتوانن کەرکووک بە یەک ڕەنگ بێ بە یەک زمان بێ بە یەک شێوازە بێ بۆیە ئەو پێکەوەژیانە بۆتە سیمایەکی لە سیما هەر ئەساسەکانی شاری کەرکووک کە توانیوەتی ئەو هەموو پێکاتە و ئاین و ئاینزان پێکەوە بگرێ بێ کێشەیەکە بێ ڕاستە کێشەشە هەبێ لایەن سیاسیەکان دروستەکەن نە ئەوەیە کە بڵین پێکاتەکان هەیە خەڵکی کۆمەلگایە. طبعاً یەکی لەو خاڵانەی کە ڕێبەر ئۆجلان پارادیگمەی نوێی بۆ مەسەی دیموکراسی کۆمەلگا پێشەش کردووە یەکی لەو خاڵانە کە چۆن گەلانی ناوچەکە
بۆی هەم لە تورکیا و باکووری کوردستان هەم لە باشوور و لە عێراق هەم لە سووریا و ڕۆژئاوا هەم لە ئێران و لە ڕۆژهەڵاتیشە ئەم ڕەنگە جیاوازی نەتەوە و ئاین و ئاینزە هەیە بۆیە یەکی لە تێزەکانی ڕێبەر ئۆجلان بۆ پارادیگمەی کۆمەلگای دیموکراتی بێگومان پێکەوژانی گەلانە بەقەتی ئێمە یەکی لەو خاڵەی کە ڕێبەر ئۆجلان باسەکە بە مەسەلەی کەمونیۆ زۆرینە نییە بە گەور و بچووکی نییە بە هێز و بەهێزی نییە هەمووی پێکاتەن هەمووی مێژووی درودێژیان هەیە هەمووی خاوەن کولتور و زمان و فەرەنگی جیاوازن بۆیە ئەمە چەندێک جیاوازی هەیە ئەوەندە دەوڵەمەندیە بۆ کۆمەلگا و بۆ پێکەوەژیان چەند جار ڕێبەر ئۆجلان ئەمەی نەشارێتەوە لە نامەکانی لەگەڵ پارێزەکان یان لەگەڵ شاندی هەدەپە چەند جار باسی کەرکووکی کردووە کە کەرکووک بێتە چۆنی ناوەندێک بۆ چارەسەری باردۆخی عێراق و هەرێمی کوردستان بۆی ئێمەش لەو باوەڕین کە ئەو تێزە ئەو فکرە ئەو فەلسەفەی کە ڕێبەر ئۆجلان داڕشتووە بۆ چارەسەری ئەو نەتەوانە و یا ئاینە کە پێکەوەیە بۆی بەقەدیمە کە کێشە نییە بەس کێشەی بۆ دروستەکەن بۆیە باشتر ڕێگایە بۆ چارەسەری دیموکراتیانی پێکەوژانی گەلان بە تاتی بۆ کەرکووک ئەوەیە کە هەمومان بتوانین بە فکرێکی قبولکردنی یەکتری بە قبولکردنی جیاوازەکانمان بە قبولکردنی ڕای جیاواز ئەوە بێگومان ڕێگە چارەیەکە بۆ کەرکووک و ناوچەکان تیش بەڕاستی ئەو کێشانەی هەیە بخۆیان توان چارەسەریکن.